هاتو دڵنیا گەلەوە دەست پێ بکەم لە تۆوە هەردووکتان بەخێر بن جارێکی دیکە سوپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵ ما بوون باس لەوە بکەین بە تایبەتی نووسەری کورد و نووسەری ژن تا چەندە گرنگی بە زمانەیە و تا چەندە گرنگە لە ناو پەرتوکەکانمانە زمانێکی پاراو هەبێت. سڵاتان لەبێ و بەیانیتان باش بە دڵنیاییەوە کە دەڵێ نووسەر واتە نووسینی زمانی دایکی خۆت سەرەتا ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە. من وەکو نووسەری کتێبێک لە ئاستم خاتونە عەزیزە من یەکەم کتێبم هەیە سپاس دەکەم کە تازە دەستم پێ کردووە و 2 ساڵە بێت چاپم کردووە. بەڵام زۆر گرنگیم بەوە داوە کە کوردیەکی تەواو لە کتێبەکە هەبێت بۆ ئەوەی خوێنەر کە خوێندیەوە بە تەواوەتی لەوە تێبگا کە نووسەر کووردە و کوردیەکی زۆر پاراوی لە کتێبەکە بەکارهێناوە. باشە. هاتو دیمەن وەکو ئێوە خۆتان ئەزمونێکی زیاترتان هەیە تا چەندە گرنگە خۆی زۆر گرنگە کە ژنان بنووسن قەڵەمی ژنانمان هەبێت بەڵام کاتێکا بینین ئەگاتە بابەتی زمان و پاراستنی زمان ئەبێت زۆر هەست بە بەرپرسیارەتی بکەین کەواتە چۆن بتوانین ئەو پەرتوکانەی کە چاپ ئەگرێتوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و مۆڵەتی پێدەدرێت لە ڕووی ناوەڕۆکەوە زمانێکی زۆر پاراوی هەبێت. هەڵبەت سەرەتا بەیانی باش بۆ هەموو لایەک و ئەم ڕۆژە پیرۆزە بەڕاستی ڕۆژێکی زۆر پیرۆزە و پیرۆزبایی لە هەموو تاکێک و لە هەموو کوردێک و لە هەر چوار پارچەی کوردستانەکەم. هەڵبەت زمانی کوردی یاخۆ باڵین زمانی دایک لە نێو هەموو میلەتانە ڕۆڵێکی یەکجار زۆری هەیە چونکە ئەبێتە شناسینەتەوە ئەبێتە کەسایەتی تۆ ئەبێتە ناسنامەی تۆ. ئێمە ئەگەر زمانمان نەبێت کەواتە شناسمان نییە کەواتە ناسنامەمان نییە. ئێمە بەچی ئەناسرینەوانێ بۆ زمانی کە هەر تاکێک قسەی پێ ئەکا کە زمانی دایکێتی ئێمە بەچی ڕۆشنبیر ئەبین ئێمە ئەتوانین بەچی قەڵەمەکانمان بەرەو پێشەوە بەرین هەر بە زمانی دایکە واتە ئەوەی زمانی دایکی داهێنانی تیا ئەکا ئەو بیرە قوڵە و معریفە کۆڵەکە لە نێو ئینگلیزیا کە پێی ئەوترێ نۆڵج لە چیوە سەرچاوە ئەگرێ لە زمانی دایکەوە واتە کە ئێمە زمانی دایکمان نەبێ ناتوانین بگەین بۆ نۆڵجێک کە هەموو تاکێک پێویستە بتوانێت لێ کۆڵینەوە یاخۆ نووسین. هەڵبەتە بۆ ئافرەتانی ئێمەش چۆن یاخود هەر تاکێک جیاوازی چییە پیاو بە یاخود ئافرەت کە بیەوێ پارێزگاری لە زمانەکەمان بکە هیچمان جیاوازیمان نییە هەر تاکێک لە لای خۆمانەوە ئەگەر بتوانین زمانێکی پاراو بەکاربهێنین زمانێکی کوردی پەتیانەی جوان بەکاربهێنین لە نێو نووسینەکانمانە بۆ ئەوەی ببێتە ستانداردێک بۆ هەموو کوردان لە هەر چوار پارچە. خاتوتیمان ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو دڵنیا کە دەبینین بە تایبەتی شاعیرانی کورد یان نووسەرانی کورد لەو زەمانەیە تێکەڵکێشیان کردووە لە بۆ نمونە هەموو زاراوەکان هەموو لەهجەکانیان تێکەڵ کردووە کاتێک کە تۆ نالی مەحوی ئەوانە خوێنیتەوانێت دەبینی بەرکەوتی بوون منە و شێکەبی ئەڵێمە چییە من زاراوی هەورامی یان شوێنێکی دیکەیان بەڵام لە ئێستا ئەمە نابینی بۆ ئەمە ژوای کردو بۆ من بەس سۆرانی بزانم یەکێکی دیکە بەس کرمانجی بزانێ ئەم بۆ منە تێکەڵکێشی کە لە کۆنا هەبووە و لە ئێستا کەمترە بێتەوە و سادەترە بێتەوەوانە پەرتوکەکانمان تا چەندە کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوەی لەهجەکان یان منبوونی لەهجەکانی دیکە. ئەگەر بگەڕینەوە بۆ با بڵێین مێژوو سەرەتای دەستپێکی شاعیرانی ئێمە لە هەر لە شعرەوە دەست پێ بکەین کۆمەڵێک قاڵب هەبووە ینی شاعیرانمان پێیوەست بوون بۆ یاسا و ڕێسایانە ئەکە ئەبوایە پێی بناسرێنەوە یەکێک لەوانە نالی کە بە چەند زمانێک نووسیوەتی بۆ ئەوەی فەخر بکە بۆی کە چەند زمانێک ئەزانێت بۆ نمونە نەکەروشەی لەهجەکانی کوردی ئەبینین تورکی بەکارهێناوە ئەبینین زاراوەی عەرەبی وشەی ئەمانە فارسی بەکارهێناوە بۆچی ئەمانە لەو سەردەمانەدا با بڵێن یاسایەک بووە کە شاعیر هەم شانازی بەوە بکە کە بڵێن من چەند زمانێک ئەزانم ئەمە بەڵام قۆناغ بە قۆناغ ئەبینین گۆڕانکاریەکی یەکجار زۆر چی لە ڕووی شعرەوە بێت چی لە ڕووی ناوەڕۆکی تێکستێکی یاخود دەقەکانی نێو ڕۆمان بە یاخود چیرۆک بێ گۆڕانکاریەکی یەکجار زۆری بینی ئەبینین ئەم جیاکاریە بەهۆی دروستکردنی ئەم سنوورە دەستکردی کە لە نێوان کوردەکانە ئەمە وای کرد کە ئێمە خۆمان جیا بکەینەوە لە بۆ نمونە لە کوردانی باکوور یاخود لە کوردانی باشوور یا لە ڕۆژهەڵات بەدیوێکی دیکە ئەمە بە شێوازێکی نەرێنیە بینی هەڵبەت ناتوانم بڵم نەرێنیە یاخۆ ئەرێنیە بەڵام ئەوەی کە من ئەمەوێ بیگەێنم کە ئەمەوێ بڵم ئەگەین بە شتە زمانە ستانداردەکەیە ئەو زمانە ستاندارد ئێستا بمێنەمەوێت بتوانم بڵم کوردانی ئێمە ئەبێ لاتینی هەمووی بزانێت لە بەرەوەی کە لە باکوورە بە لاتینیان نووسن ناتوانم ئەم حکومە بکەم وە کوردانی باشترش ناتوانن
بە زاراوەی سۆرانی یاخۆ بە کرمانجێک بنووسێت کەواتە بەڵام ئەگەر بێت و لێک نزیک بوونەوەیەکە بە تەواوگەیەک هەیە بۆ یەک گەشتنی نووسەرانی ئێمە و شارەزابوون هەم بە زمانەکەی ئەوان و ئێمە بێی ئەوان و ئەم تێکەڵاویە هەڵبەتە ئێمە ئەتوانین شتێک هەڵبهێنجین پێی بڵێن زمانی ستانداردی کورد. بێگومان دڵنیان لای تۆ چۆنە؟ بە بڕوای من ناساندنی زمانی کوردی بەعامە بێ زمانی دایکی خۆمان ئێستەمە زمانی دایکیمان کوردیە زۆ باش و بە قوڵی بیناسین ئیتر ناسانی لەهجەکان ئەوە وا ئەکات کە نزیک بنەوە لە یەک نووسەرەکان یاخود هەرکەس نەکەر نووسەر هەر کەسە کە زمانی کوردی بزانێت لەهجەکانیشی بزانێت وا دەکات کە زیاتر نزیک بنەوە لە یەک. حەزەکەم ئەمڕۆ ڕێک بە زمانی دایک قسە بکەین بۆ من خەڵکی شارباژێرم شارباژێری سەخت زۆر وانێ بەکارێنم تۆش خەڵکی ڕۆژهەڵاتی حەزەکەم بە شێوازێک بدوێت کە خۆت مرتاحیتیایە یعنی شێوازێک بێ من بیری ڕۆژهەڵات بکاتەوە. ڕاستەکەی وەک هەموو لەهجەکانی تریش لە کوردیدا زمانی ڕۆژهەڵاتی زۆر زمانێکی شیرینە وەک ئەزانن کە ڕۆژانە لە ڕۆژهەڵاتی کوردستان شەڕەکرێ لەسەر شەڕەکرێ لەسەر بەرزکردنەوەی ئاڵای زمانی کوردی و ڕۆژانە هەر لە کۆڵبەرەوە هەر لە خەڵکی مەدەنیەوە هەر تەنانەت لە قوتابخانەکانیش دژایەتێکی زۆر گەورەی کورد ئەکرێ ئەمەش لەبەر زمانەکەی دڵنیا بۆ من لەو لێدوانانەی کە وەرم گرتبوو لە هەورامان یەکێکی تیا بوو کۆڵبەرێکی ڕۆژهەڵات بۆ هاتبوو زۆر بە جوانی ئەیتوا بە زمانی هەورامی شارەکانیشی لەبەر بوو بەشێکی زۆر لە شارەکانی شاری بۆن من باشە بوون ینی شاعرانی باشە بوون ئەو لەبەری کردبوون بەڵام ئەوە سۆز و محبەتیان هەیە بۆ زمانەکەیان ینی کە قسەیان لەگەڵەکەی تۆ زیاتر پەرۆشەبی بۆ پاراستنی زمانەکە. ڕۆژهەڵاتی کوردستان ئێستا وەکوتم بەڕاستی شەڕەکرێ لەسەر زمانی کوردی یعنی گوێ بەوە نادەن کە ڕۆژانە ڕەفیقیان کە سوکاریان لەو شەڕانەی کە دژایەتیەکرێ بە زمانی کوردی ئەکوژرێن لە قوتابخانەکانیش ڕێگە نادرێکە هەم لەهجە هەم زمانی کوردی بەکار بهێنرێت ئەمەش وای کردو کە زیاتر قوڵ بنەوە لەسەر دیسان و پاراستنی زمانەکەیان. زۆر باشە. باباسیەوە بکەم وەکو ئەزمۆنی خۆت ئێوە خاوەنی کتێبێکن وە لە ئێستاشدا کار لەسەرواکەن کە گۆڤارێکی تایبەت بە مناڵان تیم بکەن دیمەنخان هەلە و ڕوانگەی و با ئەو گفتوگوۆیە دروست بکەین تا چەندە گرنگە ئێمە هەر لە مناڵیەوە لە ئێستا بەشێکی زۆر لە نیگەرانیەکان ئەوەیە کە مناڵان ناچارەکتێن پەنا بۆ زمانی دیکە ببن بە تایبەتی زمانە بیانیەکان بەڵام تا چەندە گرنگە هەر لە مناڵیەوە فێری ئەوەیان بکەین کە زمانی دایک چەندە گرنگە. وەکوتت من ئێستا خەریکی گۆڤارێکم بەڵام هێشتا چاپم نەکردووە بەڵام پێکاتوە لە 50 چیرۆکی پەروەردەی مناڵان کە زۆرم پێ خۆشەکە تەواو بوو بە چاپی بگەێنم و بەدەستی خۆم بمە قوتابخانەکان ئەتوانم بڵێم من زۆر ئیشم لەسەر ئیشی مناڵان نەکردو بەڵام بە بڕوای من هەموو نووسەرێک گرنگە کە بەشێکی نووسینەکەی ژیانی نووسەرایەتی تایبەت بێ بە نووسینێک بۆ مناڵان چونکە وەک ئەبینی لە ئێستای قوتابخانەکان زۆر کەم ڕنگ بۆتەوە لە بەداخەوە مناڵەکان وایە لە هاتووەکەیتە خۆشەویستێکی کەمیان ماوە بۆ قوتابخانەکان ئەمن لە ڕووی زمانەوە یان چەندە گرنگە زۆر گرنگە ئێستا وەکوتمە گۆڤارێکە من ئێستا نووسیومە زۆر هەوڵم داوە کە نووسینێکی کوردیەکی زۆر سادە بێ بۆی زۆر زوو لی تێبگات بۆی زوو لە بابەتەکە تێبگات و ئەوەش زۆر گرنگە کە مناڵان چیرۆکی کوردیان زۆر هەبێت. بەڵێ دیمەنخان تۆ تا چەندەوە لا گرنگە بە تایبەتی ئەوە وەکو بەڕێبەری وێژە ئێمە هەر لە مناڵیەوە ینی تەمەن مناڵەکان وا لێ بکەین خۆشەویستیان بۆ زمانی دایکە بێ. هەڵبەتە من لێرەوە ئەمێ ئاماژە بە یەک شتێ بکەم بەداخەوم ئەبینم زۆر ئەبینین کۆمەڵک مەکتەبی ئەهلی دروست بووە مەدرسەی ئەهلی دروست بووە کە زیاتر گرنگی بە زمانی دووەم ئەدرێتیایە بۆ نمونە زمانی ئینگلیزی کە بۆتە سەرچاوەیەکی گرنگ لە نێو وڵاتەکەی ئێمەیە بە جدی بێ ئاگایی ئێمە کارە ساتێک ئەخەڵقێنین لە دواییە ڕاستە زمانی دووەم گرنگە هەموو تاکێک پێویستە کە زمانی دووەم بزانێ زمانی زیاتر بزانێ بەڵام هەتە زمانی دایکە بێت تاوەکو چونکە مرۆڤ هەر سروشتی خۆی وایە بیرکردنەوە بە زمانی دایک ئەدگاتە بە معریفەیەکی قوڵ ئەدگەێنێ بە ڕۆشنبیریەکی سەرکەوت و ئەدگەێنێ بۆ زانیاریانی کە تۆ بەڵام من کە لێرە هەستم
ئەو هەموو مەکتەب ئەهلیەم کردەوە گرنگیم بە زمانی دایک نەیە کە زۆربەی مامەساکانی ئێمە بەداخەوە ئێستا لە هەوڵی ئەوەدان ئەمە سیاسەتێکە کە یعنی زەربەیەکی گەورە بە میلەتەکەی ئێمە ئەگەێنێ وای لە زمانەکەی بیرە یان بۆ وردی و بۆ دیتێڵێ ناچیتە ناو زمانی دایکەوە خۆشەویستیش بۆی نامێنە بۆ زمانەکەی ئەگەر بینە لە ڕوانگەیەکی دیکە پرسیارێکی دیکە بکەم لەسەر ئەزمموی خۆتان تا چەندە گرنگە بە تایبەتی لە ڕوانگەی وەرگێڕانەوەی خۆتان کار دەکەن بۆ من ئەو لە ڕێگەی وەرگێڕانەوە نیۆ لێ کۆڵارن بەڵێ باشە ئەو بەشەی کە خۆتان پێوەی خەریکن ئەمە زیاتر ئاماژەی پێبێ تا چەندە گرنگە پرسیارەکەی من خودی پرسیارەکە بەم جۆرەیە کە ئەمە لێت بکەم کە دەبین لێسا بەشێکی زۆر لە بەرهەمی نووسرانی کورد وەرگێڕانیان بۆ کرێ بۆ سە زمانەکانی دیکەم ئەمە جێگای دڵخۆشیە بەختە عەلیەکێکە لەو نووسرانەی کە بەرهەمەکانی بە چەندین زمان وەرگێڕانی بۆ کراوە ئەم وەرگێڕانە تا چەندە گرنگی ئەیاد بەوەی کە کورد بە جۆرێکی دیکە شوناسی کورد بە جۆرێکی دیکە بناسێنرێت هەڵبەتە وەرگێڕان ڕۆڵێکی یەکجار زۆری هەیە چی ئەوەی کە ئێمە بتوانین کتێبەکانی زمانانی دیکە بە وەرگێڕین بۆ سەر زمانی خۆمان ئەمە لە کایی زمانەکەەوە ئەگەر سەیری بکەین ئەبینین کۆمەڵە کەسانی جوانمانەیە بە زمانێکی ئەوەنە پاراو بە زمانێکی ئەوەنە شیرین بابەتەکە وەرەگێڕێتە سەر زمانی کوردی بۆ نمونە ئەگەر سەیری ڕۆمانێکی با بڵێن گابڕێ بکەین کە وەری ئەگەڕینە سەر زمانی کوردی هەسەکەن ئیترەوە کووردا هەسەکەن ئێمە لە شوێنی چین ڕاستە شوێنەکەی خۆمانیە بەڵام تەواو کوردان دوویەتی بۆچی بەهۆی ئەم زمانە شیرینی کە توانیوێتی بیرهۆنێتەوانێ کەواتە من لێرە دوو جار قازانجم کرد یەکەمیان توانیم زمانێکی پاراوە بەکاربێنم زەربە لە زمانەکەی خۆم نێم دووەمیان توانیومە کولتوری وڵاتێکی تر لەگەڵ کولتورەکەی خۆما هاوبەشی پێ بکەم و شارەزاییەکی ئەو تۆتیا بکەم ئەمە لە ڕوانگەی ئەوەی کە زمانێک وەرەگەڕینە سەر زمانێکی ئەگەر زمانی خۆمان بە پێچوانە وەرەگەڕینە سەر زمانێکی بیانی بۆ نمونە ئەوانەی کە ڕۆمانەکانی بەختیار عەلی دیسانەوە ئەمەش دوو سوود بۆ ئێمە ئەگەیەنێ یەکەمیان جیهانکردنی کتێبەکانی ئێمەیە بابەتەکانی ئێمەیە و دووەمیان گەیاندنی دەنگی ئێمەیە بە جیهان بە تایبەتی ئەو ڕۆمانانەی کە ئێستا ئەنووسێن لەبارەی شوناسەوە لە بوارەی زمانەوە لە بوارەی نەتەوەوە لە بوارەی بۆ نمونە هەر نمونەی کاک بەختیار بهێنینەوە داگیرکردنی تاریکی هەموو ئەو کارەساتانی کە بەسەر کووردا هاتووە بە تایبەتی لە بنکردنی زمانی کوردی و بڕینی زمانی کوردی و کوردەکان لە باکوورە چۆن زمانیان بڕاوە چۆن هەتا جلوبەرگەکانیان لێ قەدەغە کراوە تۆ سەیری ئەم وێنەیە جوانەکە کە کاک بەختیار بۆمانی باسەکە لە نێو ڕۆمانەکەیە ئەڵێ کاتێک کە کوردەکان زمانی کوردیان لێ قەدەغە کرا لە نێو تورکیادا کوردەکان هێشتا ئامادە نەبوون بە زمانی تورکی قسە بکەن تەنها ئاماژیان لە مامەڵەکردنیە ئاماژیان نەکرد بۆچی خۆ هەموو کوردەکانی ئەوێ تورکیش ئەزانن ئەمە لە پێناوی پاراستی زمانەکان ئەمایان کردووە لە پێناوی مانەوەی زمانەکان ئەمایان کردووە حتا مەدرسەیەکیان هەبووە کە مەدرسەی با بڵێن دوونیوە شەویان پێوتواتە کوردەکان خۆیان ئەم کۆبوونەوەیانە کرد لە دوای دوونیوە شەو بۆ ئەوەی کەس دنیا خامۆشە کەس پێیان نازانێ بۆ ئەوەی نەوەکانیان ئەم کوردیان بیر نەچێتەوە هەستاون مناڵەکانیان لەو کاتەیە یاخود لەو با بڵێن لەم نیوە شەوەیە لەو خەوەشیرنەیە واتە شیرینی زمانی کوردی وای لێکردون کە سەیان پێ بکەن دەرسیان پێ بڵێن بۆ ئەو ئۆزمانەیان بیر نەچێتەوە کەواتە ئەمە وەرگێڕێتە سەر زمانێکی دیکەی جیهانی چەند نەگرنگە بۆ ئێمەی کورد بێگومان دڵنیا ئەگەر بە کورتی جوابی و پرسیارم بیتوانێ تا چەندە وەکو ئەکتەرم پرسیارە لە یەکەم فیلمەکانی ئێمە بە خۆشحاڵی و بەشدای فستیڤالە نێودەوڵەتیەکانەکە بە جۆرێکی دیکە تا چەندە گرنگە ئەو دیالۆکانی لەناو فیلمەکان هەیە زمانێکی پاراو بەیان کاتی وایە هەنێ فیلم هەیە زۆر وشەی بە جۆرێکی تیا بەکارێنرێت تۆ لێ نیگەرانەوی بەڵام تا چەندە گرنگە فیلمەکان ببنە ناوەندێک بۆ ئەوەی ئەم زاراوە کوردیانە هەروەها ئەو قسە جوان و نەستەقانەی کوردی تیا بەکار بێنرێت چکە بە جۆرێکی دیکەم بەشدای پێکرێت لەناو فستیڤالەکانی دەرەوە طبعا ئەو دەستێکی باڵای هەیە سینەما و فیلم وەک چۆن ئێمە جلی کوردی لەبەرەکەین و ناسنامەمان جلەکەمان یاخود زمانمانە هەر کەسێکە تۆ ببینە ئێستازانێ کوردی جلی کوردی لەبەرە فیلمیش سینەماش ئەو پەیامە ئەگەیەنێت بۆ هەموو دنیاکە هەر فیلمێک دروست کرا زمانی کوردی تایە بە زەقی یاخود زمانی کوردیەکە دەتوانین لە ڕێگەی فیلمەوە بگوازیتەوە بیناسیێنی بە هەموو جیهان ئەمەش بە خۆشحاڵیەوە لە فستیڤالەکان و لە مەراسمە گەورەکانی جیهانیدا فیلمی کوردی زمانێکی کوردی تیا بەکار هاتووە لەگەڵ ئەوەی کە لەهجەکان ون ناکات بۆ نمونە ئێمە فیلمێکمان کرد لەسەر هەڵەبجە لەهجەکەی هێشتا تیا مابووە یاخود زۆر فیلمی تر کە هێشتا لەهجەی کوردی تیا ئەمێنێتەوە
سینەما دەورێکی باڵای هەیە لە ناسانی زمانی کوردیدا. زۆر باش